تایبەت بەو هاوکاریانەی کە لە هەرێمی کوردستان کۆ دەکرێنەوە بۆ خوشک و برایانمان لە ڕۆژاوە دەمانوێت لە ڕووی سۆنگەی ئاینیەکەیەوە کە لە ڕووی سۆنگەی ئاینی ئیسلامەوە بە تایبەتی قسەی لەسەر بکەین لەگەڵ پێشنوێژ و گوتار خوێن دڵشاد محەممەد نەقشبەندی کە میوان و ئامادەبووی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا دەستخۆش مامۆستا پێش هەموو شتێک ئەوەی کە ئێستا لە دەوروبەرمان ئەگوزارێت ئەوەی کە ئەیبینی بەسەر کوردانی ڕۆژاوا دێت و ئەو هەڵوێستەی کە ئەبێ ئێمە ئێستا هەمان بێت نیشاندەری ئەوەیە کە عەقڵ و ئیمانی ئێمە چۆن ئەبێ لی بکۆڵێتەوە لە ڕووی ئاینەوە چۆن لی بکۆڵێتەوە ئەوەی کە ئێستایی کەین ئەم هەستە نیشتیمان پەروەریەکە هینە لە ڕووی ئاینەوە چۆن لە یەک ئەدرێتەوە ئەمە ئەرکی ئێمەیە ئەبێ وابین. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورەی میهرەبان پێشێکی دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم کە هەردەم کەناڵێکن پێشەوان بۆ ڕۆحی نیشتیمانی ئێمەی وەکو مسلمان خوای گەورە فێرمان دەکاتن چۆن کاتی مسلمانان برایانمان خوشکانمان کە لێیان دەقەومێ چۆن لەگەڵیان دابین. خوای گەورە لە قورئان دەفەرمێ ما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان بحقت أوي ئێستا خوشک و برایانمان کە لە ڕۆژئاوادا وا لێیان قەوماوە پێویستە ئێمە هەموو یەک دەست بین یەک دەنگ بین یەک ڕەنگ بین بتوانین یارمەتیان بدەین بتوانین سەرکەوتویان بکەین چونکە ئێستا من لە ڕێی دەهاتم باران و بەفر و ئێوان دەبێ ئێستا وەزعیان چۆن بێتن پێویستە ئێمە وەکو مسلمان پشگیریان بکەین وەکو کوردێک هاو دەنگ بین لەگەڵیان یارمەتیان بدەین بە هەموو شێوەیەک حتا بە ڕوح و بە دڵەوە ئێمە پێویستە یارمەتی یوانە ئەو خوشک و برایانی خۆمان بدەین لەگەڵیان بین نەهێڵین هێش و ئازارەکانیان لێ کەم کەینەوە. حقت پێغەمبەر دەفەرمێتن عليه الصلاة والسلام المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه سانایان دەفەرمێن ولا يسلمه لەگەڵ وەیتی کە ئەو کاتێک کە برایەکەت خوشکەکەت تووشی ئێش و ئازارێک دەبیتن دەبی بە هەموو شێوەیەک تۆ لەگەڵی دابی ئێش و ئازارەکەی لێکەم کەیتەوە بەهانای بێ کە بەهانای بێ بتوانی یارمەتی بدەیت لەو دڵتەنجەی لەو ئێش و ئازارەی ڕزگاری بکەیت. ئەو برایانی ڕۆژئاوا سێ مافیان لەسەر ئێمە هەیە بە حەقیقەت وەکو پێغەمبەر دەفەرمێتن عليه الصلاة والسلام کەسانێک سێ مافی لەسەرت هەیە یەک لەو مافانە کوردن هاو نیشتیمانی یەکین دوو جیرانی ئێمەن سێ مسلمانن وەکو ئێمە سێ مافیان لەسەرمان هەیە کەواتە ئێمە گونەهبار دەبین ئەگەر بە دەنجی ئێوان نەچین یارمەتیان بدەین نەچین پشگیریان بکەین بە هەموو شێوەیەک بە حەقیقەت. باشە مامۆستا ئەوەی کە لە کوردستان ڕوو ئەدات بەگشتی وەکو ئەوە وایە ئێمە ئێستا هەمومان لە کەشتیەکەین و لە ناو دەریایەکین کە تۆفانێکی تایە ئەو دەریای بە هیچ ناوەستێتەوە ئەوەی کە ئێمە ئەپارێزە لەم کەشتیە و ئەگەر ئەم کەشتیە کون ببێت تەواومان بەیەکەوە غەرقەبین ئەم هەستە نیشتیمان پەروەریە تا چەند کاراسانی ئەوەمان بۆکە لە ڕووی ئاینیشەوە کە نەهێڵین ئەم کەشتیە کون ببێت و هیچ کوردێک زەرمەند نەبێت لایەنی کەم کە ئەبینین زەرێکیشمان ڕوبەرەوە ئەبێتەوە یەک گرت و یەک دەست و یەک دەنگ بەیەکەوە ئەمە لە ڕووی ئاینەوە چۆن لێکدراوە چۆنیش واجب کراوە لەسەرمان. خوای گەورە دەفەرمێتن لە قورئان إنما المؤمنون إخوة ئێمە هەموو خوشک و برای یەکین. باشە خوشتی من پاشان پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام مثل المؤمنين في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد إذا اشتكى عضو تداعى له السائر الجسد بالسهر والحمى. أمن إستا أجر بعاصلم أو بنزين بني داركم همو زستم إيشو آزار دبيتن إستا إملنا إيشو آزارين قد من رأيكم هيا إما حتى إستا مرجعك مع النية ما بيستي من بمرجعك باشترين كسش أمرك لبو مرجعي بطوانيتن کوردستان بەڕێوە باتن جەنابی سەرۆکیی بارزانیە کە ئێمە هەمومان قادەکانی ئەحزابەکان هەر هەمویان کۆ ببنەوە لە چاردەورەی جەنابی سەرۆک بارزانی ئەو مەرحەلەی تێ بپەڕێنین بتوانین وا بکەین خۆمان ڕزگار بکەین لەو ئێش و ئازارەی لەو گۆڕانی مەسائلی سیاسی ئێمە ئەگەر نەتوانین دەست لە ناو دەستی یەکتردا بنین چۆن بتوانین ڕزگارمان بی بۆ خوای گەورە پێمان دەفەرمێتن وتعاونوا على البر والتقوى ئێوە دەست لە ناو دەستی یەکتردا بنێن بۆ ئەوەی چاکە بتوانن بکەن بتوان خۆتان ڕزگار بکەن
لەو ئێش و ئازارانەی کە توشتان دەبیتن ئەگەر ئێمە خوا نەکاتن ئەو بەلەمە ئەو گەشتیا ئەگەر وەکوەی دەڵێتن فەقیرەکان وەخت خۆی گوتیان با ئێمە کوونکەین نەیانزانی خۆیان ئەوەل کەس خۆیان غەرق دەبن دەکەونە ناو ئاوەکەی بۆیە پێویستە ئێمە هەمومان یەک دەنگ بین بیسان دەڵێمەوە ئێمە ئەگەر وەکو مەرجع حتا ئێستا ینی مع الأسف هەموو دنیا مەرجعی هەیە تەماشای شیعە بکە مەرجعی گەورەی کە سیستانیە تەماشای خەڵکیتکە بکە هەموو مەرجعیان هەیە باشە بۆ ئێمە مەرجعێکمان نەبی وەکو کرد بۆ ئێمە یەک دەنگ نەبین بۆ ئێمە دەست لە ناو دەستی یەکتردانەنین بۆ ئێمە وا بکەین هەتا ئێستا دوو دڵ بین بۆ یەک دڵ نەبین بۆ یەک جەستە نەبین بە حەقیقەت ئەگەر یەک جەستە نەبووی ئەتو ناتوانی سەر بکەوی سەرکەوتنش ئیلا لە یەک جەستەی داوە کە خوای گەورە پێمان مامۆستا سوودی چییە ئەو یەک پارچەیە و یەک دەست بوونە ئەو یەک جەستەیە و یەک پارچەیە سەر دەکەوی لە هەموو گرفتێک دەتوانی سەر بکەوی ئێستا ئەگەر لەو کەناڵەی بەڕێزی ئێوەدا ئەگەر جەنابەت بیر و بۆچوونەکەت هەبیتن ئەویت کە بیر و بۆچوونەکە هەبیتن ئەویت کە بیر و بۆچوونەشکە بیتن ئەو کەناڵە بە پێش ناکەویتن ناتوانیتن سەر بکەویتن پێویستە هەموو یەک دەنگ و یەک ڕنگ بن حتا بتوانن ئەو کەناڵی بە جوانترین شێوە بەڕێوە بن ڕاستە تۆ بیر و بۆچوونێکت هەیە بەڵام لە بیر و بۆچوونی کوردایەتی پێویستە هەمومان یەک بیر و بۆچوونمان هەبیتن ئێمە کوردین بەیانی واللهی ئەگەر ئەوانە کە بێن ڕحم نە بە من دەکەن نە بە جەنابەت دەکەن نە بە کەسکە دەکەن ناڵێن ئەو مامۆستایەکی ئاینیە ناڵێن واللهی ئەو مامۆستایەکی ئاینی نییە چونکە تەماشا دەکەین لە فتواەکان ئێستا دەدرێتن مع الأسف يعني وەکو زمانی کۆن ئەها بە ناوی ئەنفال ئەو جارە بە نەوعەچتریان هێناوە بە ناوی فتح چ فتح دەکەی ئێمە مسلمانین کورد شانازی بە ئیسلامی خۆی دەکاتن ئەوەی زانا کورد پێشکەشی کردیا بەخوای ئەوانی کە پێشکەشیان نەکردووە باشە بۆ دەی بە ناوی ئیسلام دژایەتی من دەکەی کە من مسلمانم کە من دەڕم ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله التزامی من وەکو کوردێک زۆر لەوانی تر باشترە باشە مامۆستا ئێمە کە ئێستا لە دایکە بین لە کوردستان و لە خانەوادەیەکە کوردن دایک و باو کووردە بتەوێت نەتەوێت تۆ کوردی بەڵام لە کاتێکی ئاوها کە پشتگیری لە کوردێکی ترەکەی لە پارچەیەکی دیکە و هەوڵی ئەوە ئەدەی کە پشتیوانی بکەیت و هەستێکی نیشتیمان پەروەری تەمایان ئیتر هەڵبژاردەیە ئیتر تۆ هەڵیە بژێری کە کوردێکی ڕاستەقینەی کە کوردێکی بەشەرەفی ئەمە تا چەند ئەم هەستە لە ناخی هەر کوردێکدا کاریگەریەوە خاتە سەری نیشتیمانێکی هەبێت کە کەس نەتوانێت هێرشی بکاتە سەر بەتەکید سبحان الله ئێمە حتا ئێستا ینی وا حەسمان کردووە کە ئیسلام دوورە لە نیشتیمانی بالعکس واللهی خوای گەورە لە قورئان کە بەحث دەکاتن باسی کوردستانی کردووە یعنی هەر باسی کوردستانی کردووە خوای گەورە هەلا کە باسی گەشتەکەی نوح دەکاتن باسی چێن دەردەکاتن خوای گەورە باسی کوردستان دەکاتن کە گەشتەکەی حەزرەتی نوح هاتووتە خوارەوە لە کوردستان خوای گەورە باسی خاچی کوردستان دەکات بە خاکێکی پاک و خاوێن و خۆش چاک خاچی کوردستان خاکێکی پڕ بە پیت و بەرەکەتە هەر کوردێک وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەبیتن وەفای لە بۆ خاک و نیشتیمانی خۆی نەبیتن بەخوای وەفای لە بەخوای گەورە نییە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتەی لە مەککەی دەریان کرد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فرمێشتی هاتە خوارە لە چاوەکانی فەرمووی ئەی مەککە واللهی ئەگەر خەڵکەکە منیان دەرنەکرد بە من مەکەم بەجێ نەدەهێشت ئێمەش ئەگەر بێت و وانە بین وەکو پێغەمبەر نەخێر واللهی خێر و بەرەکەتمان نییە و ئەسڵەن دووریشن هەم لە دین هەم لە ئیمانەکەمانەوە ماشەڵڵا مامۆستا قسەکانی جەنابەت بە بەرەکەتە بەڵام من هەرەوەندەم کات لە بەردەستایە سپاسی مامۆستا دڵشاد محەممەد نەقشبەندی پێشنێژ و گوتار خوێنەکەم میوانی کوردستان 24 سپاس بۆ جەنابەت سپاس لەگەڵ بۆ ئێوەش